20 شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی دادپەروەری کۆمەڵایەتی لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە دیاریکراوە. لە هەرێمی کوردستان هاوڵاتیان و گەنجانیش ڕۆژ بە ڕۆژ بەهۆی نادادی و قۆرغکاری بازاڕ و داهاتی گشتی لەلایەن بەرپرسە بازرگانەکان بە دوای ژیانێکی شایستە کۆچی وڵاتانی ئەوروپا دەکەن. چاودێرانی دۆخی نێوخۆییش پێیان وایە هەر بەهۆی نادادپەروەریەوەیە خۆشەویستی و ئینتیمای نیشتیمانی بوونی نامێنێت و متمانەش لە نێوان دەسەڵاتداران و هاوڵاتیاندا نامێنێت. هاوڵاتی هەستی نەکرد لە وڵاتێکە ئەژی بەشی خۆی لەو سەرۆت و سامانەی کە لە وڵاتەکە هەیە پێ ئەدرێ، هەستی نەکرد کە دەسەڵاتداران هەوڵ و کۆششیان ئەوەیە کە هاوڵاتی وڵاتەکە ئاسوودە بێت، تەنها لە بەرژەوەندی خۆیان و لە هەوڵی بازرگانیکردن بە چارەنووسی ئەو میلەتە و بە سەرۆت و سامانی ئەو میلەتەوە بازرگانیان کرد و هەوڵی خۆ دەوڵەمەندکردنیاندا لەسەر حسابی خەڵک و جەماوەر. ئەو کاتە هاوڵاتی ئەو خۆشەویستیی نابێ بۆ دەسەڵاتدارەکانی و لە دواییشە ئینتیمای بۆ ئەو وڵاتە لاواز دەبێ. بۆی ئەبینی ئەمڕۆ هاوڵاتی ئەم وڵاتە ئینتیمای زۆر لاواز بووە بۆ وڵاتەکەی، بۆ نیشتیمانەکەی، بۆ ئەم هەرێمە. مامۆسایەکی زانکۆش پێی وایە لە هەرێمی کوردستان ئەم چەمکە لە ژێر پرسیاری جدیدایە بە گەشەکردنی دادپەروەری کۆمەڵایەتی ژیان جوانتر دەبێت و متمانە زیاتر دروست دەبێت. بەدڵنیاییەوە دادگەری کۆمەڵایەتی ڕێژەی بەرقەراربوونی ڕێژەیە لە ناو میلەتانی جیهاندا، ناو گەلانی جیهاندا. ئەمڕۆکە دەتوانین بڵێن لە هەرێمەکەی ئێمە تا ڕادەیەکی زۆر ئەم چەمکە لە ژێر پرسیاردایە بە گەشە پێکردنی دادگەری کۆمەڵایەتی دووبارە ژیان جوانتر دەبێت، ژیانێک کە پێشتر ناشیرم بووە بەهۆی نادادگەری نایەکسانی، بەهۆی بێکاری، بەهۆی جیاوازی ڕەگەزی و دروستکردنی سینایەتی. بەتاکید ئەوانە هەمووی لە نەتیجەی خراپ بەشێکیان بەهۆی خراپ حکومڕانێتیکردنەوە هاتیفەکایەوە. لە هەرێمی کوردستان دادپەروەری کۆمەڵایەتی ناوێکی گەورەی بێناوەڕۆکە. بەهۆی نادادپەروەریشەوە چینایەتی و قڕی و پڕی دروست بووە، بە جۆرێک چینێک لە خۆشگوزەرانی و دەوڵەمەندی بێ ئەندازەدان، چینێکیش کە هەژار و نەداری ئەم کۆمەڵگایان بە زەحمەت بژێوی ژیانیان بۆ دابین دەکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.